بسم الله الرحمن الرحيم. سڵاوی خواتان لەبێ بەڕێزان و خۆشەویستان، ئەم کاتتان باش. باس و بابەتی ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک باسە لە باسی موچە. لە حەقەتە ئەگەر سەدان بەرنامەشی لەسەر بکەین و قسەی لەسەر بکەین و ئێوەی بەڕێز و خۆشەویست قسەی لەسەر بکەن، دیارە هێشتان هەر تەواو نابێت لەبەر ئەوەی بەداخەوە کە ئەمە ئێستا حالیەن لە مانجی 12 ئەمڕۆ 6 12 تا ئێستا 4 معاشمان ماوە. خەڵک 4 معاشی لای حکوومەتە، ئەگەر مانجی نۆ بدرێ 3 معاشی تر دەمێنێ، جا ئەو 3 معاشەش خوانە بێ کەس نازانێت چۆن دەبێ، ئایا چی بەسەر دێ و دەبێ بە پاشەکەوت، دەبێ بە هەڵم دەدرێ، نازانینی دی. باس بابەتەکە ئەوەیە کە چیە بەرپرسە لە دواکەوتن و فەوتانی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو چەند وتارێک و چەند بابەتێک و چەند بەڵێنێک هەموو خەڵکی کوردستان دەیزانن. کارەبا دەبێت بە 24 سعات، موچە لە کاتی خۆی دێ، موچە هات، مژدە موچە هات. ینی بەڕاستی ینی موچە مافێکی سەرەتایی هەر فەرمانبەرێکە لە هەرێمی کوردستان کە دەوامی خۆی دەکا و موچەی خۆی دەبێ وەربگرێ. هیچ پێویست ناکە بە مژدانە و بە هەواڵی بە پەلە و بە ینی چۆن دەڵێ شتێک بیفرۆشنەوە ئەو خەڵکە. ینی تۆ ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانی دەبێ خاوەنی بەڵێنەکانی خۆت بی، دەبێ مانگانە موچەی خەڵک دابین بکەی. تۆ واریداتت هەیە، تۆ دەبێ حسابی مانگانەی خۆت بکەیت، دەبێ حسابی داهاتی خۆت بکەیت، دەبێ حسابی فەرمانبەری خۆت بکەیت. ئێستا خەڵک سەری لێ تێک چووە، نازانێت ئایا پارەی ئێمە موچەی ئێمە لای حکوومەتی بەغدایان لە هەرێمی کوردستانە، ئایا ئەو نەوتەی کە بڕیار بوو تەسلیم بکرێ ئایا تەسلیم کرا یا تەسلیم نەکرا. چونکە بەڕاستی خەڵک نەحەقی نییە ینی بپرسێ بۆ دەبێ وابێ. باشە حکوومەتی عراقی پارەی نەناردووە، خۆ هەر هیچ نەبێ ئەگەر بە دوو مانجیش بۆ مانجێک بە دوو مانگان دەتوانن بە دەهاتی ناوخۆ موچەی مانجێک بدەن. بۆ نایدەن، لەبەرسی نایدەن، چاوەڕوانی چی دەکەن؟ ئایا بیرێک لە ژیانی خەڵک ناکەنەوە؟ بیرێک لە منداڵی نەخۆشی خەڵک ناکەنەوە؟ بیرێک لە نەخۆشی خەڵک ناکەنەوە؟ بیرێک لە پێداویستەکانی ژیانی خەڵک ناکەنەوە؟ هەر ئێستا بەو سەرمایە، هەر ئێستا بەو بیدایەت و سەرەتای زستان و بەو بەفر و بارانەی کە لە چیاکان بەفر و لە شارەکان باران، خەڵک ینی بەڕاستی ئیوا هەیە پارەی ئەوەی نییە کە بچێ ئەو بەرمێنەوتەی کە حکوومەت دەینێرێ بە 4,000 دێن بە خەڵک تەنانەت ئەو 100,000شی نییە خەڵکێک هەیە بچی نەوتەکەشی پێوەربگرێ. باش ئەی چی دابنێ بۆ کرێ، ئەی چی دابنێ بۆ بژێوی ڕۆژانەی، ئەی ئەگەر منداڵی لە قوتابخانە بێ، ئەی ئەگەر کەسێکی نەخۆش بێ و داو دەرمانی پێویست بێ. هەنی بەڕاستی ئەمانە هەمووی گرفتێکە ئێستا ڕۆژانە یەخی ئەو خەڵکە دەگرێ. بۆیە بەداخەوە خەڵک ینی نازانێ چی بکە. حکوومەتیش بێدەنگ بۆ خۆی دانیشتووە و لە ماوەی چەند فترێک کۆبنەوەیەک دەکا و کۆبنەوەکەش ئەوەیە کە داوا لە عراق دەکەین موچەکانمان بۆ بنێرێ. ئەی حەل، ئەی چارەسەر، ئەی ئەو خەڵکە چی بکە بۆ نمونە؟ ئەو خەڵکە هەیە و نییە کە چاوەڕوانی موچەیە. خەڵکێکی زۆر هەیە چاوەڕوانی موچەیە. لە غەیری موچە هیچ شتێکی تری نییە، هیچ مەزدە ڕزقێک و هیچ داهاتێک و هیچ شتێکی تری نییە. باش ئەگەر موچەکەش نەبێ یاخود لە کاتی خۆی نێ، ئەو خەڵکە چی بکە بۆ نمونە؟ بازار شەلەلی هێناوە. یعنی بۆ نمونە تۆ سیر کە ئەگەر موچە لە کاتی خۆی بێ و ئەو پارەیە کە ئەو سیولەیە کە دێ و دەدێتە خەڵک و ئەو خەڵکە دەچێتە بازار و هەر کەسە و بەقەدەر پێداویستی خۆی و بەقەدەر ژیانی ڕۆژانی خۆی پارە سەرف دەکا و خەرج دەکا، کەواتە لە بازارە جولەیەک پەیدا دەبێت. بەڵام ئەگەر هیچ پارەیەک و هیچ سیولەیەک و هیچ شتێک نێتە ئەو بازارە، واتە ئەوەی کە دەیبینی ئێستا ئەوەیە بەداخەوە. من چاوەڕوانی پەیوەندیەکانی ئێوەم و ئێوەی بەڕێز دەتوانن بەو ژمارە تەلەفۆنانی کە دێتە سەر شاشە پەیوەندیەکانتان بگرن و قسەی خۆتان بکەن. داوا لە بەڕێزان دەکەم ئەگەر ژمارە تەلەفۆنەکان بخەنە سەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام بۆەوەی کە بینەرانی بەڕێز و خۆشەویست پەیوەندی بگرن و قسەی خۆیان بکەن و تێبینی و سەرنجەکانی خۆیان بڵێن. با بزانین ئەوان لای ئەوان چ باسە.
بابزانین کە ئایا ئەوان پێیان وایە هۆکار چییە کە موچە دوا دەکەوێت؟ ئایا ئەو موچانی کە ماون ئایا دەفەوتێ یان چی بەسەردێ؟ ئێمە زۆرێک موچە پاشەکەوت کرا، بەڵام تا ئێستا ئەوانیش چارەنووسی دیار نییە کە ئایا ئاخۆ ئەو پاشەکەوتە دەخرێتە سە حساب بانکی هەر خەڵکێک کە هەژماری منی هەیە یاخود لە دوای ڕۆژدا چی بەسەردێ و موچەیە. بەڵێ چێمان لەگەڵ با بفەرمێ ئەم بابەتی موچەیە ئەگەر دیقەت دەی وەفدی حکوومەت ماوە دەڕوا بۆ بەغدا و کە دێنەوەش یعنی چۆن دەڵێ شتێکی ڕوونیان پێ نییە، هەتا ئێستا خەڵک نازانێت گفتوگۆ و دانیشتن و دانووسانەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا لەسەر چییە؟ ئایا ئەوە حکوومەتی عێراقە بەهانە دەگرێت بە هەرێمی کوردستان و بە حکوومەتی هەرێمی کوردستان، یان ئەوە تا هەرێمی کوردستانەکەوە شتەکانی ڕێکوپێک نییە و ئامارەکانی ڕێکوپێک نییە کە دەیدا بە حکوومەتی عێراقی؟ چکە قسە هەیە دەڵێن حکوومەتی عێراقی پەیوان نییە کە ئەم موچە خۆرە زۆرە لە هەرێمی کوردستان هەبێ و ئەو ژمارەیە حەقیقی نییە. کاک ئیبراهیم لە کەلار. کاک ئیبراهیم سڵاوی خوات لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خوات لێبێ و کاتت باش. سڵاو لە کەلار، سڵاو لە خەڵکی گەرمیان. چاوەکەم بەڕێز بن. قوربان بم. کاک ئیبراهیم موچە خۆری؟ وڵای ڕاستی موچە خۆر نیم، بەڵام دڵم لای موچە خۆرانە. وایە وەڵام موچە خوراون خەڵک موچە خۆری چی کووا ئەگە موچە خۆربانێ بەردەوام موچەکەدات بۆز موچە خوراون. وەڵام موچە خۆراون عمومەن. بەڵێ دەڵێ چی کاک ئیبراهیم تۆ حتمەن کە تاکێکی ناو کۆمەڵگای ئەگەر خۆشت موچە خوراو نەبی لەوانەیە براکەت، لەوانەیە خوشکەکەت، لەوانەیە مامەت خاڵەت ینی نازانم ئیدی ها؟ وەڵڵاهی برای بەڕێزم تۆ شاکە خۆی موچە خۆران بەڕێی من خەتای خۆیانە حەقیقەتیان. چۆن خەتای خۆیانە کاک ئیبراهیم گیان؟ خەتای خۆیانە لەبەر ئەوە نمونەیە کردوێنەوە. بەڵێ حکوومەتی عادل عەبدولمەهدی لە بەغا خەڵکەکە ناڕازی بوو. بەڵێ بە یەک مانگ نەما لە سەرکاریان لادا. لە سەرکاریان لادا تەواو. بەڵێ کێ لە سەرکاری لادا؟ خەڵکەکە. بەڵێ تێگەی ئیبران لەما ڕۆژی نییە، دوان نییە، مانگی نییە، ساڵی نییە. یعنی ئەمە چەندێکە ئێمە بەم شێوە ئەژین کەسیش دەم ناکە. پێ دوایە کە بێدەنجی خەڵکە بێ باچی حکوومەتی دروست کردووە؟ حتمما. یعنی خۆیان حکوومەتە کێ دروست کردی ئەگەر ئێمە نەبێ؟ بێگومان حکوومەت بە خەڵکەوە حکوومەتە، جاگەر خەڵک نەبێ حکوومەت چی بکە؟ ئەیوانیە کاکە بێگومان ئیدە باشە کاکە گیان حکوومەت گیان کەوا من تۆم هێنا تۆیش یارمەتیم بە مافی خۆمەدرا فەرمانبەر مافی خۆیەتی کاکە ڕۆژێ نییە دوان نییە کاکە سیان نییە کاکە تۆ مانگێک نییە دوو مانگ نییە کاکە بژێ عالم بە شێوەیە بژی ئەگەر موچە نەبی. وای بەڵێ دەستەکانت خۆش کاک ئیبراهیم گیان زۆر سپاس دەکەم. زۆر سپاس لە هەولێر. کاک زەید سڵاوی خوات لەبێ ئەم کاتت باش. سڵاو لە هەولێر، سڵاو لە هەولێریەکان، سڵاو لە خەڵکی هەولێر. بەڵێ ئەگەر دەنجی تەلەڤیزۆنەکەشت کەسکەی دەنجی تەلەڤیزۆنەکەشت کەسکەی سپاست دەکەم کاک زەید. کاتت باش بە قوربان. سپاس بە قوربان. باشی سپاس بەڕێزی. وەڵڵاهی حتمەن ینی بژێوی ژیانی خەڵک لەسەر موچەیە. یعنی چۆن مەسەلەن بۆ نمونە؟ پێ دوای داوا نەکرابێ؟ جا باشە ئەگەر خەڵکێک یعنی وەکو مافێک مافی خۆی بە موچەی پێ بدرێ پێویست دەکا بە حکوومەت بڵێن حکوومەت بۆ نازانێ؟ چۆن؟ کە نەیدا ئێوە نایدا چی بکەین مەسەلەن بۆ نمونە؟ خۆ داواکەت جوانە کاک زەید جان، قسەکەت زۆر جوانە، بەڵام دەی فەرمەوە چەند مانگە مامۆستایان لەسەر شەقا من؟
کەس گوێی لێگرتوم ئەگەر هەموو خەڵکی بێت سزادە ئەوە جوانە ئەگەر خەڵک هەم بەیەکەوە بێت بابەتێکی ترە خەڵکم نەبێت سزادە ئەوە دەستان مافەکان کۆ نەبیتن ئەنگۆز دەبی هەرەکەوە صعب مامۆستا دەستەکانت خۆش گیانەکەم زۆر ڕاستە دەستەکانت خۆش زۆر سپاس دەستمە شارە زۆر سەید سادق کاک ئیبراهیم سڵاوی خوات لێبێ ئەم کاتت باش سپاس کاک زەیدجان کاک ئیبراهیم فەرموو زۆر سپاس کاک ئیبراهیم موچە خوراوی موچە خوراوی بەڵێ زۆر چەند نزیکەی 50 ملیۆن لای حکومەتە 50 ملیۆنت لای حکوومەتە حکوومەت ناداتێ بەڵام ئەگەر بێ و 50,000 حکوومەت لای تۆ بێ لێت دەستێنێ لەوانەیە خانەکەم لێ حیجستە کارەباکەت لێ قەتعکە ئەوەکەت لێ قەتعکە لای ئاساییە لەبەرەوەی 50,000 قەرزای ئەبێ بیدەوە بەڵام تۆ 50 ملیۆن لای حکوومەتە حکوومەتیش هەر ئاگاشی لێ نییە بەڵێ نایدە حل تازە تێپەڕیوە ئەوەی کە ئەو خەتاڵی کێ بەرپرسە ئەو کەسەی ریفراندۆمەکەی کرد ئەو کەسەی پشتیوانی لە ریفراندۆمەکەدا ئەو کەسەی دەنگی بە ریفراندۆمەکەدا ئەو بەرپرسە هەر هەمویان من پێشمەرگەم ئەو کەسەی ریفراندۆمەکەی دانا ئەو کەسەی نەخشەکەی بۆ کێشە ئەو میدەی کە لە تورکیاوە ئەو نەخشانە بۆ کێشە ئێمە دەوڵەت بین پێ ریفراندۆمەکەم من لە تەلوەر دەوام مەکرد پێشمەرگە بووم ئێمە حکوومەت بین حەمرینمان دەدەستەوە بوو ئەو کەسەی ریفراندۆمەکەی کرد ئێمەی گیان بەم حاڵە ئیتر هیچ پرسیار و هیچ حزبێک و هیچ پاڵگرەوەی دیتیان نییە ئەوەی ریفراندۆمەکەی کرد ئێمەی گیان بەم ڕۆژە چونکە سەیری حەسەدەکە لە ڕۆژاوا لەسەر قەراری ئەمریکا و نێودەوڵەتی هاتووکەوتەکە 50 دژمنی هەیە سەرکەوتووە ئێمە بەردەوام لەسەر پەتی خۆفرۆشین لەسەر پەتی خیانەتین لەسەر پەتی عەمیلی ئەم و ئەوین ساڵی 75 ملیۆن دۆلاریان بر ئێران داعش بەتاڵ دەرگای پەرلەمانیان 2 ساڵ داخل ئاخری 24 ئەندام پەرلەمانی بوو گۆڕان لەدا گۆڕان 2 ئەخر معقولە پۆلیسێ ئیرادەی گەلێک پێشێر کە 2 ساڵ پەرلەمان داخە ئەوەی دەنگدا بە ریفراندۆم ئەو ئەبووە خەڵکی هەرێمی کوردستان ئەو ڕۆژەی دەرگای پەرلەمان داخرا حەق ئەنیدا هاتادە وەکی سەر لەگەڵ مامۆستاحانە داهاتادە سەرجادە کاگبرام تۆ پێشمەرگەیەکی هاوڵاتیی ئەم هەرێمەی تاسە ئەوەی ڕۆی ینی با بزانین ئایا دەرسی لێ وەردەگرین و ئایا چی بکرێ بۆ نمونە ئێمە مامۆستاگیان ئێمە 100 ساڵتر کەوتینەتەداوە ئەو ڕەنجەی کە ئەو هەلەی هەموو کاتێ ئێمە هەلمان دەست ناکەوێت ئێمە هەلێکمان کەوتە بەردەست نێودەوڵەتی هاتن پرسیان بە ئێمە کرد دەوڵەتی عێراق مالیکی لە هەولێر تەشکیل بوو بەڵام هاتن کۆمەڵی ڕاوێژکاری سیخوریان لە بەردەست بووکیان با ریفراندۆمێکن تۆ کابرا نابی تۆ بە سەرۆشی هەیەمان و بەدیلی هەستێ لە ئاسمانیش تۆ نابی تۆ بە سەرۆشی هەیەم وەرە ریفراندۆمێ بکات دەوڵەتی سەربەخۆ ئەمە فێڵکردن بوو لە میلەتی کورد خۆ ئێمە سەرکردەی ملیۆن چالاکمان نەبوو ئەینا زۆریان هاوارکرد کاکە ئەو کەسەی بەشداری ریفراندۆمی کرد ئەو کەسەی ریفراندۆمەکەی دانا ئەو سیخڕەی کە لە ژێرە لە CIA و میدی تورکیا و ئیسرائیل و ئەو نەخشەیە بۆ داڕێژرا ئەمە ئیسرائیل پشتیوانمان لەکە بەڵام جوولەکە نەخشەی ئەو ریفراندۆمەی کێشە ئێمە تیلەرسن وتی یەک ساڵ دوێتن وتی حساب بۆ تیلەرسن و ئەمریکا ناگەم ئاین ڕۆی لەبەرهەمیە برای بەڕێزم ئاین ڕۆی لەبەرهەمیێت پارلەمانتار دەرەکرێت دەرگای پەرلەمان داخرێت لە ڕۆژنامەدە ئەدرێت لە مامۆستای بەڕێز شەق لە مامۆستاوە درێت وایە شەق لە هەچی علمە هەڵی دەیکاتە شەق لە مامۆستاوە درێتکەوە کوبرێکی مطلق حل چییە حل کاک ئیبراهیم حل ئەوەیە یعنی کورد گۆڕانکاری بکات چۆنی ئەتاوەکەی خۆیەتی ئەوە جێڵین بۆ خەڵک ڕێی خەڵک دەی تۆ کەسێکی لەو خەڵکە ئەنی چ بکرێ بۆ نمونە ئەوەیە خەڵک ئەبێ وشیار بێ ڕێگە زۆر ئاسانە زۆر بەسیتە زۆر ئەبێ ئێمە یەکگرین یەکەم جارە یەکگرین دووهەم سزای ئەوە بین خەڵکی بەم ڕۆژە گەیان سێهەم سزای ئەوە بین تەبدیل لە میلەتەوە کە قوت و داهاتی ئەم وڵاتە ئەزۆر کەس نازانێ بۆ کوێچێ ئیتر ئەمانەیە حەدەکە چیە خەڵک میلەت وشیار بێ هەموو حەدەکەیەتی وەکو ئەوروپا هەر ڕۆژێ باەر کێتە سەڵاتی بەدەستەوە بێ نەک حتا دنیا ئاخرەت با و بافیرمان و دافیرن لەگەڵ کابرایەکە و باوکم لەگەڵ هەم کوڕەکەیە بۆ خۆم لەگەڵ کوڕەکەیان کوڕەکەم لەگەڵ کوڕەکەیەتی
ئەوەی ئەمە کۆتایی پێدێ. دەستەکانت خۆش کاک ئیبراهیم، زۆر سپاس بە قوربان، زۆر سپاس. یعنی زۆر سەیرە بە حەقەت، یعنی کە دیقەت دەدەی لە هەموو حاڵەتێکە دەڵێن بەرژەوەندی خەڵک. دەسەڵات هەمیشە دوو حزبی دەسەڵات، خودی دەسەڵات کە لە ژێردەستی ئەو دوو حزبەیە دەڵێن بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان. ئاخر بەس پێم بڵێن بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لەوەیە ئاوی نەبێ، بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لەوەیە کارەبای نەبێ، بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان لەوەیە کە لە ساڵێکە ساڵ تەواو دەبێت هێشتا 8 موچە وەرگرتووە. ئەوە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە. بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستان ئەوەیە کە دەسەڵات و ینی خەڵکێک لە ئەو پەڕی خۆشی بژی و خەڵکێکی زۆریش لەو پەڕی ناخۆشی، ئەوە بەرژەوەندی خەڵکە. بەرژەوەندی خەڵک ئەوەیە کە ئێستا کابرا لە ماڵەکەی دەبێ نەوت نەبێ، ئەوە بەرژەوەندی خەڵکە. بەرژەوەندی خەڵک ئەوەیە کە کابرا ئێستا نەخۆشێکی هەبێ نەتوانێت بیبا بۆ عیلاج، ئەوە بەرژەوەندی خەڵکە. کام بەرژەوەندی خەڵک؟ کاک حسان لە کەرکووک، کاک زەمال لە کەرکووک، بۆ هەردووچیان بەیەکەوە وەرناگرن. بەڵێ کاک حسان، کاک حسان، کاک زەمال وەرگرن ئەگەر کاک حسان دوێ دەنگم نابێ. کاک زەمال، سڵاو کاک زەمال. قوربانی تۆ، سوپاس بۆ بەڕێزت کاک زەمال. کاک زەمال گیان، ینی تۆ وەکو هاوڵاتیی هەرێمی کوردستان و کە ئێستا لە کەرکووکی، پێ دوایە کە یعنی چێ بەرپرسە لە فەوتان و لە دواکەوتنی ئەم موچەی هەرێمی کوردستان؟ حل چییە کاک زەمال؟ حل چییە؟ والله حركات تاكيد جا جاي جت بغايا صورك جاي جت بغايا كل والله تاجي تبلع على لك منبه حرب خلاك يا تقول من كذا تاجي تقول له جاي والله كان واحد صوت كذا بياض دنيا وباقي دنيا اخوان يا ابو حاج اخوان فكان جاوا حاج اخوان فكان يجراو تبجي صار كان بيع العالم بيع على مكان الله وياه بالجواري لا بيع على بلا يعني ما يشكوا ما يعتذر يورك ما يجوا خالصينهم بەداخەوە دەستەکانت خۆش کاک زەمال گیان، زۆر سپاس بە قوربان. دەسمە سلێمانی، کاک محەممەد گیان سڵاوی خوا دەبێم کاتت باش. السلام عليكم قربان جيان. وعليكم السلام ورحمة الله بقربان. قربان جيان مثل موچە قسەکەن جەنابان. تۆ وەکو هاوڵاتی چەم هەرێمی کوردستانە موچە خوراوی یان یاخود بێ موچەی؟ موچە خوراوم. موچە خوراوی. پرسیارێکە بەڕاستی هەمومان ئەو پرسیارە دەکەین، هەمومان مۆیڵ و عەوداڵین بە دوای وەڵامێک. یعنی تۆ وەکو هاوڵاتیەک کە موچە خوراوی پێ دوایە کە چێ بەرپرسە لە دواکەوتنی ئەو موچەی جەنابێت یاخود لە فەوتانی؟ ئایا پێ دوایە کە جارێ زوو ئەو سێ مانگەی کەماوە دەدرێ یاننا؟ لەوانەیە قسە هەیە مانجی 12 دەدرێ، بەڵام سێ مانگەکەی تری 10 و 11 و 12 چارەنووسی چی دەبێ؟ چێ بەرپرسە؟ قربان جیان درۆن دەکەم ڕسمەتان من تقریبا 12 ساڵ لەمەوە پێش یەک کڕدیدی پەیوەندی وەرگرت لەگەڵ جەنابتە، ئەمە ئەم جارە شتێ بوو بە قسمەت هەروەرم گرت. قربان جیان خەڵک بەرپرسە، خەڵک بێ خەڵک بەرپرسە، خەڵک چواتە چێبی ناڕازیە، چیدە چاوتانە ناڕازیە، چیدە کەبابخانە ناڕازیە، خەڵک ڕاز ناکات بەهی بەهەنگەیە دوو بەد دەکە، خەڵک ڕاز ناکات قەسەم بەخوا کەدای خەڵکە یعنی هەر بۆڵە ئەچیتە حەشوێنێ هەمووی دەمەزان تۆ ناڕازیە و هیچیشی ڕاز ناکات. کورە سەبی بێشی مزگەوتەوی کردووە دەم بەدەیە برا من ئالەمە تێ ناگە من سەرما لەمە ماسیوە چۆن ئەچێتە پێشی مزگەوتەکە نوێژەکە ڕووە کاکەی بلە بۆ خوا نەخوا ئاپارەت و بەهانی دەنگانەکرد ڕێکە جێ دەنگەیە بەدەکە. ئەمە خەتای خەڵکە براگەم، خەتای ئەمان نییە وەڵی نە خەتای مەسوولە، نە خەتای پارتیە، نە خەتای کێتیە، خەتای کە نیە خەتای خەڵکە. بابە نوێژەکە دەنگ بە دزەیە کوراچیە بۆ ئەمرە دەنگ بە دزەیە دەنگ بە زاڵمەیە دەیت من چی دەمالەوە؟ بەڵێ ئەمەیە خەتای خەڵکە، وەڵی خەتای خەڵکە، وەڵی خەتای خەڵکە. ئەمە 12 ساڵ لەمە پێش من ئەم قسەمە کردووە لەگەڵ جەنابتە.
دەستەکان خۆش کاک محەممەد جان خۆی دزەکانڵە بژێر و دوایی خۆشی گلەیەکە ئەگە تۆ نابێ گلەیکە کە تۆ دزێ هەڵبژات جێقی لێکردی تۆ نابێ گلەیکەی ئێمە سەڵاتەمە فەرمێ ئینسانی مسلمان مال لە کونێکا دوو جار نایکەسێ. السلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله. دەسمەت چۆمان سڵاوی خوا لە کاک هەنگاو سڵاو لە خەڵکی چۆمان کاک هەنگاو چۆمان ساردە بەفرە بارانە والله هوايكي هورا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. جنابتو هم سپاس لەزیاتی هەمووان سپاس. بەڵێ کاک هەنگاو هورا وبارانا هەورە و باران ئەدی لە چیاکان بەفروشتی تێکردووە؟ بەڵێ لا دەوری بەری شاخە بەرزەکان وەکو هەڵگۆرد و عەسار و ئەم شاخە بەرزانە بەفرە. قەندیل ئەوە هەر قسەی لەسەر نییە. بەڵێ ئەم شاخە بەرزانەی هەمووی بەفرێ. بەڵێ ئەی لەوێ ئەوەندە سارد و سڕ و سەرمایە لە حسابی موچە گەرمە چۆنە باسەکە؟ بازار ساردا. بازار سارد. دکانەکان هەمووی چۆلن، بازارەکان چۆلن، خەڵک بێپارەیە. بەڵێ بێسوتەمە نییە، توانای نییە، خەڵک هیلاکە. چی بکەین باشە کاک هەنگاو جان؟ یاعادی جان ئەم دەسەڵاتە ئەگەر حکوومەتداری پێ ناکرێ ئەگەر ئیرادەی خەڵکی پێ نادرێ پێویستە ڕابگەین شەرمی تێدا نییە و عەیب نییە و با بڵێ ئەمن حکومداری پێ ناکرێ و بە زووترین کات هەڵبژاردن یەکەین و کاکە شوێنێکە سەر حکوم ئازادە. ئەوها بە ئاسانی؟ بەڵێ ئەسامی یەک لەبارە خۆم ئەگەر دەرۆک حکومەت و ئەگەر دەسەڵاتی هەرێمم لە دەستی ئیرادەم پێ نەدرێت ڕائەگەینم هەڵبژاردنی پێشوەختە کاکە توانام نییە و پێم ناکرێت لۆک گوناحباری ئەو هەموو خەڵکەی بم ئەو هەموو خەڵکە تووشی گرفتاری بوو تووشی چێشە بوو هیلاکانیەتی لۆک خۆ گوناحبار بکە. بەڵێ دەستەکانت خۆش کاک هەنگاو زۆر سپاس بە قوربان زۆر سپاس گیانەکەم. دەستمەوە شارە زۆر سێ سادق کاک کامەران سڵاوی خوا دەبێم کاتت باش سڵاو لە جەنابەت سڵاو لە شارە زۆر. بەڵێ سپاس بە قوربان دەستەکانت خۆش حواڵت چۆنە باشی؟ لای ئێوە جە و کەش و هەوا چۆنە و کەش و هەوای موچە و باس و خواسی موچە چۆنە؟ والله قربان اگر واقعي تساكن وضع لما خرابتر يصير نازل ما قبل ما وضعنا هذول تنها احتمال هرنا ما جیاوازی هەیە کاک کامەران جیاوازی هەیە لەگەڵ نەوەدەکان دەزانی بۆ جیاوازی هەیە لا با من پێت بڵێم بزانم هاوڕایم لە نەوەدەکان خەڵک و حکوومەت وەکو یەک فەقیر بوون بەڵام ئێستا کە حکوومەت دەوڵەمەندە و خەڵک فەقیرە. کەواتە خراپترە نەوەدەکان. کەواتە خراپترە چۆن؟ کەواتە خراپترە نەوەدەکان. قوربان من ئەمەوە لەوە ئەگەر ڕۆخەتم بێت و فەرم الراسية يسوي بالي منها تبديل الصوت والخلاط بكلي. في صوت ده طلع له زر شو. إنسان أدم من تكلم مع الغربة ودوخك وقال إذا صلاتي الراسية دخلك كريه خوي قال إذا صلاتي دخلك كريه بلام قال إذا صلات قال إذا دخلتي بالي منها وتشي أو خلك احتراما بو خلك يا بنا مكتب يقصي كذبي. إما باب ضربكم قال خرج ما كنتكم قالتي قبل وعيني جاهلة بالسياسة. نعلن جاهلة بالسياسة، جاهلة بالسياسة، جاهلة بالواقع، جاهلة بس آية 6 ساڵە ئەو خەڵکە تێنە گەیشت؟ يمكن هذا قربان أو خلقه، أجر كناجا أجر بدليل أو كناجا هم انتخابات الآن يكمل، أو كناراضية ناشطا بايكوتك، بايكوت أجر مجتمع واعي أجر مجتمع واعي سياسي هذا، بايكوت كذب غير واضحة، بايكوت كذب يعني بندان بالسلطة. فاتحد شيء جنابه يفصل هنا تسارع كدردان أود حل شيء حال قرية واقعة أستاذ إيشي بخطية أوان شنها تتصلتا ألا كوفي شاندان ينام يتصلتا أوان بتعيد جماوري باستفتاء جماوري هاتي يتصلتا أوان هليكي سياسيان دو هالكوت جماوريك هاتم تفران جسده جماوريك وطائل سأمانا كيشان دو نظام ديمقراطي كبدتا إنه باقين لخلق برا ديمقراطي أنا ما نبقره ين بخواي جورا خلق برا بدن دانيش زورينين متلقي دنيتاني باب جنابتو بحزبكي جناب بجاب هر حزبي كتير ين بخواي جورا ما نوازن سلطنا وين فيك هاتو بنيادي سياسيان غير واضحة أمانا هي أولين توزا دندان ذو انتخابات الله بلوس السلطة بدليل أوي هذه تبدون يعني
يعني أنا هذا الصدارة بوشيك وأنا هذا الصدارة دنيا خدمتي كنت تعمل ملتا أنا هذا الصدارة هذه حزب هذه باراستني دي صلاة خويا بالتأكيد نقدر دعوة من خلال طلاو طلب أنا بالتأكيد دعوة من خلال طلاو أنا بين الخلط شيبكا وشيبكين وخصوص دندان بكين ودندانتين بله دستك ورانكاري أصلا آخر جملة ورانكاري أموات أبا نخبة أكريا نخبي سياسي سرطان نخبي سياسي بايك بقرن آخر كلام بل سلطة أكتورتاريتا تيبلين وربا ديمقراطيا نما ملابكينو أمر دوخة بقورين أجر نا أبي اترد نخبي سياسي أنا بو اختياري ترببا بله دستكان تخوش كاك كامران جان سپاس با قربان دسمة سليماني سلاو لسليماني ولكاك سردار كاك سردار جان سپاس با قربان كاك سردار كاك كامران لسي صادق دلي ئیترم دەسەڵاتە ئەوە نییە شتێک نییە گوێ لە خەڵک بگرێ و خەڵکیش خۆی بەڕاستی گۆڕانکاری ناکە یاخود با بڵێن دەڵێ ئیدی خەڵک نا با نخبەیەک ئیدی هەرسن بەوەی کە گۆڕانکاری دروستکەن با بەدەسەڵات بڵێن دیموکراسیانە مامەڵە بکە عەدالەت بە ئایا ئەمە دەگونجێ و دەکرێت؟ السلام عليكم وعليكم السلام ورحمة الله لراس بيت أمره عند صلاة نبدا نبيش قران كاريتي ناكل نايشي كان شنكم هم هاتشي توبتي لهم مالكات شقاري شان هي أمره واحد كردوا لمالكين من نبي لمالي براكم نبي لمالي أموزا كما شقاري شان دانا وشقاري شان دروس كدوك كسي نتواني انتفاظ بكا شو ماذا انتفاظ بكي بفلان كسبوشي أجنا بلام خوان لصدا قزي موچو قزي نداني موچو باشكوتي موچو أمانا خطاي شتي بارتي عمهيش بلام خطاي ملتي شتيايا ياما سيدو على عقل نبوي سيدو على عقل نبوي خلق أساس الرابع سنية دنان وبوسر صوتي دنان تنيان في ايا لسر شيء لبر اوي امر متشخوري شي زوري اندروس كدو بن ديواري كابلا على بيانية شتي بارتي بروخي ام بن ديواري على قلي شتي بارتي بروخي مش مشاكا ببر لا تشارب بخوي مالي من على بسندوي بيبن انت كاكا لا اشتبلم نبوني ايمان لبيانا يد مسؤول بيبلين لعبدو بن مالا لما لا مصطفى لعبد السلام باكيانا كالروجة للروجان أمانة كانت خيرا كبيرة وكدرس كبير من الدوتيك درس كبير خستخانيك إسفادي خواني غير إسفادي خواني كان بدي كان بلن أمل الرأي خواعي كي يشي كان بيني دكاك الصدام كاباشي جلاد بكاباشي بياوكوش بكاباشي خرمش بلام حجي كرت همو ما بيني ما لحج يشي لمسر كنداني خوما نبيبلا لحج شو بي أقر أوي ندكا إيشي بينعمل أزانيك اللواعك هالي نشالك هو لواعك للعن حزبكي وللعن سياسيكي والرخاوة هلا سيد حش أكاتو أقرته بوناو ميلت لبر أوي لاي جمهوريكي بنيانا لاي ميلت لاي نكي بنيانا عشاركي أجنا يك مسؤولية شتي بارتين بيبلا بس كده كان يعني أوباما لا مصطفى وجلال طالباني وعبد السلام باقيين باوشي ملا مصطفى وشو حاجة كان كذا مزقوتي كان كذا ولا بايخوا لبرا أمانة موري رشيدة ولا كلام إلا أديت انتفاضة بيانو خيلي سين بخوايس يكو سيان النار وخيل بله دستك عن خوش كاك سردار لبر شي لبر أوي أمانة ظلمن يزي في سوريان هي هل بوتو سانين ميلتش الجناب ويشي بوك إسفادي كبرا صح حدودا كان برا إذا كان بتريلت تلاقي بينه عندي وكزنا على بوت شوية دي لما يدوها هي شجانية إيش فارس جانية اللي صرح الأمور استنى وشاركان ورنا وشاركان عفو ورنا وشاركان مركز فيها إيش مركز دوامي كياكا شوار بوليس مركز زي شوار بوليس بالأمور مقرر حزبي يسحب كسيكا دەستەکان خۆش کاک سەردار زۆر سپاس بە قوربان زۆر سپاس کاک کەیوان لە بازیان کاک کەیوان ئەگەر کاکەوانە سەرخەت بێ کاکەوان پەیوەندەکەی پچڕاوە دیارە خۆتان ئەزانن کە هەر هاوڵاتێکە و هەر بەڕێزێکە و هەر خەڵکێک کە پەیوەندی دەکا دەردەدڵی خۆی دەکا زۆربەیان گلەیان لە خۆمانە گلەیان لە خەڵکە گلەیان لە بێدەنجی و لە بێمەوقیفی و بێهەڵوێستی خەڵکە کە خەڵک زۆرینەی بێدەنگە
کاکە شوانە لە سلێمانی سڵاوی خوارد لێبێ ئەم کاتت باش خوا لە جنابتان دڵ خۆش کاگەن وەکیان سپاس بە قوربان. کاکە شوانە تۆ دەڵێ چی لەو بارودۆخە پێ دوایە کە ئەم موچەیە بەڕای تو ئەو سێ موچەی مانجی 10 و 11 و 12 چی بەسەر دێ لەوانەیە دەڵێن مانجی 9 دێ کاگەن وەکو بەفرەکەی پار خورا وەکو بەفرەکەی پار خورا پار خورا وەڵڵا حەل حەلەکەی ئەوەیە وەڵای حەل نییە کاگەن وەرەسێ حەلەکە من چەند جاری تر پەیوەندیم کردووە ڕێی جیاوازمەوە لەگەڵ پەیوەندەکانی ترا زۆر ئاساییە زۆر ئاسایی بەڵێ حقی زاری وایە ڕقە خەتاکە وەڵا حەلەکە خەتاکە فەرمانبەران خۆیانەتی حکومەت خراپ نییە کاگەن وەر من بە حەقە دەڵێم چونکە چێ منەگی وەکو هاوڵاتی موچەخۆر و کاسی باشارم دەسەڵاتم نییە لە حەزەی شوبات و کۆمەڵێشتی ترا دەوری کاریگەری ئێمە هەمان بوو باز موچەخۆران سێ مامۆستا دەوام ناکە باش نییە نەڵ دەستێ خۆش بێ ئەی دایرەی مروز با دەوام نەکاو تەریبە دەوام نەکاو چەند جاری سزم بەرنامەی تۆ شابیڕن باشارم پرسیارە ڕوبەڕێم دوو حیزب و دەسەڵاتدارە بکەنەوە کە من لەڵێن دەسەڵاتداری وەکو کۆمپانیا بەرز ناچاری ئەم هەموو کاتێک کڕین و ئینسان کڕینێ عنی چی بۆ پارە هەیە بۆ ئەمە جەنابی سەرۆکی هەرێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەناو ئەمانە بێ بڵێ بەناو ئەچێ بۆ قەتەر لازی وڵاتێک بمنەوە لێ یەکێ نەزانێت لە قەتەر کام قسانە و ڕۆکۆن کورێ ڕۆژنامەنووسی کۆمەڵە خۆ دەرخستن و تیارەی تایبەت و ئەم سەرۆسەرە سەرۆکی وڵاتان ئەڵێ دیارە میلەتەکان لەوە کێسێ لە وەکو قەتەر بژین بەس نازانێت کەسێکی وەکو منی هاوڵاتی ساعتێکە 3 ساعت کارەبام نییە نەوتم نییە باوەڕم پێ بکە کاگەن وەر خەتای ئەم سەرکردەوەم دوو حیزبە نییە خەتای فەرمانبەرە دارەی مرور دەوام نەکا سەریبە دەوام نەکا و گومرگ دەوام نەکا دەستەکان خۆش کاکە زۆر سپاس بە قوربان. کاک هاوڕێ لە گەرمیان سڵاو لە گەرمیان و گەرمێنەکان سڵاو بە قوربان قوربانی خۆشەویست چیە بەرترکە لەم حکومەتە و لەم قودوسانە طبعا سەرۆکی حکومەت و بەناو حکومەت سەرۆکی زاڵمەکان ئەمانە زاڵمن بەس ئەوان زاڵمن چی ئەنووسن بۆ پاشە ڕۆژی خۆیان و بنەماڵەکانیان و بۆ کوردادی چی ئەنووسن نازانم چی داعنێن بۆ ڕۆژێکە کە وەختی ڕۆیشتن چی داعنێن یعنی مەگەر بەس لای ناڵەکانی دەچن ئەوە ئێمە ئەومان بۆکردن ئەوە خانی ئامان بۆکردن ئەوە سواری ئامانە ئەونا چیان دانا بۆ کورداتی یعنی دوای 32 ساڵ ئافرین چاڕێ بەغاکێ نەم هەموو تیارە ئەم هەموو نەوتە ئەم هەموو داهاتە ئەم کوردستانە ئاەکانت بۆ لە خوا ناترسن ینی قەی ناکە تۆسەری ئەم فەقیری هەزارەکە هەتا کەی چاوەڕێتە لە جیاتی ئەوەی دەوڵەت ڕاگەێنن لە جاتی ئەوەی پاشەکەوتەکە بگەڕنەوە لە جاتی ئەوەی خۆگوزارنەکە لاوەن لە جاتی ئەوەی کۆرۆنا و داعش لە کۆڵە بوویشتەمە لەسەر هیچ نەما هاتە سەر ئەوەی چاوەڕێ بەغاک ئەی ئەم هەموو نەوتەکێ و ئەڕابەڕە ڕوو بەشوێەوە ئەی ئەم هەموو شاحنە سیارەکێت باشر ڕۆژانە 10-15 تەژێرسیارەوە ئەوە جادوبانەکانە ئەوشە دەعامەکانێت یعنی ئەم حکومەتە نازانی بە خۆی ناو حکومەت نازانی بۆچی بێباکە لەم داوە دەستیان هاوردت ئەم وڵاتانەوە پیان بەغاک بوو دەستەکان خۆش بە قوربان. دەسمە پێنجوێن سڵاوی خوارد لێبێ کاک فەریدون ئەم کاتت باش. وعلیکم السلام ورحمة الله کاک فەریدون بەفرە بارانە سەرمایە چێ لەوێ برابر ڕێزەکەم من لە گوندەکانی دەروی پێنجێرم لە گوندی شێرم جەوەکە ساردە بەڵام بەفر نییە باران نییە. ئەی بارودۆختان لەگەڵ گوزەرانە چۆنە لەگەڵ ژیان و لەگەڵ موچە و لەگەڵ داهات لە سنوورەکان خدمەت گوزارەکانی حکومەت زێرەوە زۆر لێمان دوورە باز بخوا دووری لە حکومەتەوە ئیشوکاریشمان باشەڕۆ یعنی کە ئێوە دوورن لە حکومەت مرتاحن بەڵێ ئەنجا بچەوانت بەتەوەرەکەی جەنابیشت کێ بەرپرسە ئەوانە بەرپرسن کە لە شاخە خانوەگەڵەکانیان لە سەربانە کون ئەکرد بە زمەی فەنگەکانیان بۆ ئەوەی پیاوە کە بچێتە سەربان بۆ باراندارینەکە و لە خوارەوە تەعادا لە خێزانەکانیان بکەن ئەمە یەکەم بەرپرسەکانی ئەوەی کە بەرپرسە لە موچە و کار و کەسابەتی کامڕۆ ڕوویاوە دووامینیشیان بەشێکی تریان ئەچێتەوە سەر ئەو بابەتەی کە خەڵک خۆی بەرپرسە لە ئاسی ئەم موچە و حسابادا بە حکمی ئەوەی هەموو میلەتێک کە کاتێ دەسەڵاتدارەکان زۆڵم و زۆرداریەتی خەڵک ڕاپەڕی ئەکا بەڵام ئەمڕۆ خەڵک کپ و مادووە یعنی ئاگەی لەوە نییە کە حکومەتێکەیە کە فێڵ و سەختە چێکی و هەموو شتێکی بەرامبەر ئەکات. دەستەکانت خۆش کاک فەریدون زۆر سپاس بە قوربان.
دەسمە سلێمانی دایکی گوڵێ سڵاوی خوا دەوێ خوشتی عزیزم و کاتت باش بەس ئەگە دەنج تەلەڤیزۆنەکەت کەسکەی دایکی گوڵێ باشی بەڕێزەکەم سپاس بەڕێزی بەڵێ دەنجی تەلەڤیزۆنەکەت کەسکەی سپاس دەکەم خوشتی من سپاس دەکەم بەڕێزی زۆر سپاس بەڵێ فەرموو ئەم کاتت باش بەڕێزی زۆر سپاس وڵی من نەبایکۆت و نەدەنگدان و نە هیچ کارێکی کە هیچی بەڕاست نازانم ئەمانە سوودیان نییە نە قسەکردن نە قۆبوونەوە نە زۆر شت ئەمانە هیچ بە وە نازانم کە هیچ سوودێ بە هیچ کەسێ بگێنێت تەنها یەک ڕێگە هەیە بۆ لە ناوچوونی ئەمانە چۆن هاتوون ئاوا لە ناویان بەریت ئەوان چۆن بە شەڕ و بە کوشتن و بە وێرانکاری هاتن شاریان سووتاند و هەموو ئەو هەموو فەرمودەیان کرد و ئەو خەڵکەیان کوشت و لە ناویان بێت بەم شێوازە ئەبێ لە ناویان بەری مستەحیلە نە بە بایکۆت نە بە دندان ئەمانە لە ناو بچن چونکە ئەمانە دوژمنی کوردیان لە پشتە مستەحیلاتە ئەوان پشگیریانەکەن حتا ئێوارە میلەت ناڕازی بێ بزانێ هیچ شتێکی بۆ کرێ حتا ئێوارە میلەت دەنگیان پێنیان بزانێ هیچ شتێکی بۆ کرێ ئەوەی کە حلە ئەبێ خەڵکەکە خۆی هەستێ لە ناویان بەرێ لە مەسئولینەوە لە بیناکانیانەوە لە بانکیخانیانەوە لە سیارەیانەوە لە شوێنی نیشتە جێبوونیانەوە هەستێ بە لە ناوچوون و سووتاندنی ئەو شوێنانە گەنجێ کەسێ شتێکە لەبێ وەسەی خۆی کە ئەچێ خۆی ئینتیحارەکە خۆی لە ناوەبا بۆ خۆی سووتێنی بۆ خۆی لە ناوەبا ئەی بۆ ناچێ یەکێ لەوان بکوشێت ئەی بۆ ناچێ شوێنە لە شوێنەکانی ئەوان بسووتێنێ لەنا من هەر ئەوە نازانم إلا أبي بكشت وقراقرينك خوان شون هاتن أو كاتا دلين كرد كوجي حقي أما حلوة هاتوا أما جوا حلوة بوا حلواش أبي زۆر سپاس خوشی عزیز دەستەکانت خۆش زۆر سپاس کەرکووکی گڕ و گڵپە و کەرکووکی یەک دنیا ناو نازناو بەڵام خەڵکەکەشی داماو بەڵێ کاک عالی ستای خوات دەبێ کاک عالی لە ناو کەرکووک یان لە دەرەوەی کەرکووک وەڵی تقریبا لە لێواری کەرکووکای لە لێوارەکەی خەڵکی لێواری کەرکووک و ناو کەرکووک جیاوازیان هەیە لە داهات وەڵی یەک شتێکە بەس نزیکی لە کەرکووکە زۆر نزیکیان تقریبا بەڵێ کاک عالیجان من سەلاوە بە موچە یەک ڕێیەکم هەیە یەک ڕێیەکم هەیە ئێمە خۆمان لە چۆنەڵی هەر لە مناڵی لێرە لە دایکم وەڵاق بەڵام ئەسڵمان یان بەکەی إقامة بغاية ما أصلا إيراني وكوم اللي خزمان الإيران صدقني أنا كده باوركا من أنا بخواي جورا قسم خوم لإيران جوم ليبو لبراد إيران لخزمان أنا عليه هم يكمان وشمان هي لا هرمي كردستان عندك خلق لإيران متسان هي لهرمي كردستان بله بخداي جورا قسم خوم نقرأ قسم كدوا موسيقى هو بعد كذا كدين بو يعني لكادي دنجانو يعني تشوف عمرنا تشوف دنجان شو أشينبوش شو ندم كانوا يشكل عليه كردي إيران يعني كردي إيران كرشي إيران يعني أول حقيقتها إذا من وقف عاصم القوم وخدموا معنا مع لما تفكر كما شانوا أنا يعني معوك كيش صاروش باورك والله لما قصر شيء نوا حتىكم مرزقي باسمار يعني وقت أن كتربيح شونا أعوى أن كانوا سوارو أمانة هموي بجايك ورقلي سليمان وهولي ردوهوك والحاصل يعني أمانة وتمدهن وتم عم بتشي أم بس نودي كاكا ما هموي تيوش تكام بطالة كانوا سبب طاري قرنو لأن عمر ذكر أن الدخزات تنكرية إيشون علي والله والدات مانية أخر كنا أخوة حبيبي ممن جنب وقباس ولا كركوكا وربو ما يمن لك ناو كركوكا مسيطي كان تقرنك عرفه الذي ما دعوه مسيسي فقير كوان هاوكارية كان ما نفقيرة كيف وجعله يستشفي ما أو بس ما عليه إلا بالإخوان كما قلت هو يعني بديان ملياردير حصر قيلة كردستانية بديان بخلشي أموات أنا بديان بمبود شخورة كبخل دستكان خوش دستكان خوش لغير العراق
هەرێمان لە مەسەلەی موچە بەڕاستی ئەوی زۆرێک لە بێگومان زۆر سپاس کاک عەلیجان زۆر سپاس دەسمە چوار قورنە سڵاو کاک ساڵح سڵاو لە بەڕێزت لە خەڵکی چوار قورنە السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله بقربان من دست خوش به سپاس والله چه برپرسو لا مسئله موچوانا من دلم هم او دوب نمالا برپرس لهمان کاتیش دا برانبری وان کوملگاش برپرسا بو کوملگا برپرسا لبروی هر کسی با ان كبيدنجي انزامي راضي بونا يعني استا وانا كان يدرس بكوملجا لك كوملجا ما كوملجا كقابل كوملجا تي بدي ما قلت كراوه يعني خلقين دراوه سيري او كوملجا لحمود الدنيا كان سير كوملجا وشيار شلون داوي ما في سرتاي خوي لك او كوملجا كي سايمتي كوجل كوملجا تي ما قلت كراوه الخلقين دراوه يعني يسعروا او مشدوا كوتو نظام سمن تم سير ضلن ناوي حكمت دين وشي حكمت دين بو خلق البروي حكمت سبنا ما قد تيجي لسه المؤسسات تيجي الولاتي وده حتى ديشي كوملجا دوستيت ولا طاوي دنيا حكومات وكارا ساكديني كوملجا بو بروكيش برني كوملجا بلان حكومتي ما هني شدشي كوملجا خوي دوستيتوا ما ورده كمان توين شو مهاجم من انجازي ساعتي من كنتو 220,000 دينار مداوا سروا برندك بوي خلق بارا بدا بارا او بارا بو شو دروازه ده سوا بو او دوبنا مالانه دروا باشي خوي دي هل دغرن باشي خوي دي هل دغرن او ذات شماو نمالا وكو مسلي شو خاو اغان زاران او كتشانا باو بخو عند خوارد نسقانا كشان دانا كاركرونو كاركان دەستەکان خۆش کاک ساڵح گیان زۆر سپاس دەکەم دەسمە قەزای شێخان کاک یعقوب سڵاوی خوا لە بەڕێزت سڵاوی خوا لە بەڕێزت خوشی بریا بەڕێز بەس بێژە من گیان بێژە ما کوردە خوشی بریا خوشی ما کوردە خوشی بریا لە بەڕێز دەست و بێژە بۆم بدە یعنی مەبەستت ئەوەیە کە کوردکەی خۆشی بینیوە چەنگی خوشی بینیە والله فترة جاری وایە چەند ساڵێک وەزع خۆش دەبێ و دوایی دیسان تێک دەچێتەوە والله خوشي كوما بري ما تقولي البحر كيما خوشي بري ومن شيخانجي خوشي بريا تسبكين حل سيك هاك يعقوب حال والله حال بس صحابك ان خدي ويبو ما كانت يا راسو درب خواهي قورة همو خلقيتش راسو درست موفق وسركوتك ان شاء الله ابي بي ملاتي بكاتن ابي ناديانا بي ملاتي ببيتن هارتي بيت يكاتي بيت هر بيت هل كاسكي بيتن يا ربي خدي ولا ضبط امين خدي وشي بكات هكا كان ولا ضبط ان شاء الله ان شاء الله دەستەکانت خۆش کاک یعقوب جان دەستەکانت خۆش زۆر سپاس بە قوربان بەڕێزان و خۆشەویستان هەما ڕاو بۆ چوونی و سەرنج و تێبینی ئەو بەڕێز و خۆشەویستانە بوو کە پەیوەندیان کرد و پێیان وایە کە بەڕاستی مەسئلەی دواکەوتن و یاخود بڵێن پێنەدانی موچە و یاخود فەوتانی موچە ئەمانە بەشێکی حکوومەتەوە بەشەکەی تری کە خەڵک خۆی بەڕاستی بێدەنگە ئەوە ڕاوبۆچوونی خەڵکێکە هیوادارین کە حکوومەت بە ئاگا بێ و هیوادارین کەەوە خەڵکیش بزانێ ماف و ئەرکی چیە بە تایبەتی ئەو مافەی کە پێویستە پێی بدرێ بەداخەوە کە پێی نەدراوە تا ئێستا هیوادارین کوردستان ئاوەدان بێ و خەڵک بگا بە ماف و بە شایستەکانی خۆی خواتان لەگەڵ